دیارە ئامارەکان تاوەکو ئێستا نەگەیشتونەتە کۆتایی ساڵ بۆیە ناتوانین یعنی بەراوردێکی ورد بکەین لەگەر ساڵی ڕابردوو یعنی بەس ئەگەر بەراوردی ئەو نۆمانگە بکەین بە بەراوردی نۆمانجی ڕابردوو سەرجەم ئامارەکانی تونند و تیژی لە سوتان خۆكوشتن کوشتن کەمی کردووە یعنی برین ڕێژەیەکی دەکرێ برین لە هەندێکیان لە خۆکوشتنەکان لە سەتا چلی کەمی کردیا کوشتنەکان لە سەتا 45 کەمی کردیا خۆسووتانەکان لە سەتا 30 کەمی کردیا ینی دیارە ئەم ڤایرۆسی کۆڕۆنا ئەم کەرەنتینە بەڕای من هەم لایانی سلبی و ئیجابی خۆی هەبووە ینی بەشێ لایەن خێزانەکان دووبارە گەڕاونەتەوە ناو خێزان و پێکەوە بوونی خێزان و گفتوگۆکردن و لەگەر یەکتر بەهۆی وێەوە ناچاری بووە کە لە ناو ماڵەکانیان بمینێنەوە ئەمە هۆکارێک بە بۆی کە خێزان بگەڕێتەوە سەرمێ گفتوگۆ بێکەوە پێکەوە نام بخوا لەسەر یەک سفرە ئەمە هۆکارێک بە بۆی کە دەکرێ برین ئەم ڕێژەیە دابەزیەوە هەم هۆکاری ترسیژ ینی خەڵک ئەوەندە خەریکی خۆپارێزی و ترسەکە بووە تووشی ڕەنگە بەشێکیان پستانی دەرونی بووە بەڵام ئەگەر لێم دەپرسی ئایا تونند و تیژە دەرونیەکان یان تونند و تیژە جەسەدیەکان لە چه ئاستێکە دەرێم بە تایبەتی تونند و تیژی دەرونیەکان لە ئاستێکی زۆر زۆر بەرزدا من بە ئام کۆمەڵگا لەژێر تونند و تیژی دەرونیدا بەهۆی ئەو ڤایرۆسەوە و بەهۆی وەشەوە کە پیاوی کورد پیاوی ڕۆژهەڵات کەمتر لە ماڵەوەی و زۆربەی کاتەکە لە ماڵەوە دەبێت ئەمەش بۆ هەردوو تاکەکە چ بۆ ژنەکە چ بۆ پیاوەکە ڕەنگە کۆمەڵی ئاستەنگ و تونند و تیژی لێکەوتۆتەوە تونند و تیژی دەرونی بەڵام تا ئەم نۆمانگە دەکرێ برێن کوشتنەکان بە ڕێژەیەک دابەزیوە